بەڕێزان ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری بە خێزان داوە. خێزان بناغەی کۆمەڵگایە. ئەگەر خێزان چاک بوو ئەوە بێگومان کۆمەڵگا هەمووی چاکە بێ. ئەگەر خێزانیش خراپ بوو خوا پەناماندا هەموو کۆمەڵگا تێکەچێ. ئەو بابەتەی کە ئەمڕۆ ئێمە باسیەکەین باس لە هۆکارەکانی بەختەوەری خێزانەکەین ان شاء الله تعالى. بەچی خێزان بەختەوەر ئەبێ؟ لە ڕوانگەی ئاینەوە هەندێ هۆکار هەن کە ئەبنە هۆی ئەوەی کەوا خێزانەکان بەختەوەر ببن. لەوانە بەهێزکردنی پتەوکردنی پەیوەندی نێوان خێزانەکان و خوای پەروەردگار، يعني تقوية العلاقة مع الله تعالى. چونکە بەڕێزان هیچ ئەوەندەی ئەوە گرنگ نییە کە ئینسان بینی لەگەڵ خوایە چاک بێ. ئەگەر تۆ بینی خۆت لەگەڵ خوایە چاک بکەی خوای تعالی بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەر ژیانتا، هەموو ژیانت پڕبەرەکەت ئەبێ. ئەگەر تۆ بەڕاستی بتەوێت کەسێکی چاک بی خوای تعالیش بەرەکەت ئەخاتە ژیانتەوە و چاک دەکا. ئەگەر حەزکەی بەختەوەر بی بێگومان بە پەیوەندی تۆ لەگەڵ خوای پەروەردگارە بەڕاستی هۆکارەکانی بەختەوەریت بۆ زیادە بێ. بۆیە خاڵی یەکەم زۆر گرنگەکەوە تۆ بینی خۆت لەگەڵ خوای پەروەردگارە چاک بکەی. خوێندنی قورئان هۆکارێکی ترە لەوەی کەوا بەختەوەر ببی، چونکە قورئان پەیامی خوای پەروەردگارە بۆ ئێمەی مرۆڤ. خوای تعالی ئێمەی خوڵقاندۆ و پاشان ئەم بوونەوەرش کە ئێمە تایە ئەژین خوای تعالی خۆی خوڵقاندوێتی. خوای تعالی خۆی ئەزانێ چۆن معاملە بکەی لە ژیانە باشە، چونکە خوای تعالی هەموو شتەکان ئەو خوڵقاندوێتی. ئێمە و ئاسمانەکان و زەوی و هەموو ئەوەی کە لەبەردەستی ئێمەیە هەمووی خوای تعالی خۆی خوڵقاندوێتی. خوا ئەزانێ بە چی شێوەیەک بژێی باشە، چی شتێک بکەی باشە. بۆیە پەیامێکی بۆمان ناردووە کە بریتیە لە قورئانی پیرۆز. ئەگەر ئێمە پابند ببین بە پەیامەکەی خوای پەروەردگارەوە بە تەئکید بەختەوەرە بین. خۆشەویستەکانم بە تەشبیه نەبێ، یعنی نمونەی بەرزی بۆ خوای پەروەردگارە و بۆ پەیامەکەی خوای پەروەردگارە ئەتوانی وا لێکی بدەیتەوە بڵێ، یعنی وا تەشبیهی بکەی بۆ ئەوەی لە عەقڵی ئێمەوە نزیک ببێتەوە. ئێستا هەر جیهازێک لەو جیهازانەی کە لەم شوێنەیە کە ئێمە تایە ئەژین، بۆ نمونە ئەو سبلتەی کە ساردی و گەرمی بۆ ئێمە دابینەکە، ئەو سبلتە لەو شەریکە و کۆمپانیاوە کە دروست کراوە کە دروستی کردووە، ئەو شەریکەیە ئەزانێت چۆن معاملە بکرێت لەگەڵ ئەو سبلتەیە زیاتر دەوام ئەدا بەو سبلتە. حتا شێوەی جۆری کارەباکە، یعنی جۆری ئەو تەزووی کارەبا کە هەڵیەسێنێ و هەروەها سیانەکردنی هەموو شتەکانی. بۆیە لەگەڵ ئەو جیهازەیە کە بۆ ئێمە ئەینێرێ کەتەلۆکێک ئەدێرێت. بەو کەتەلۆکە ئەگەر تۆ لە کەتەلۆکە بەجوانی تێبگەی و هەڵسوکەوت لەگەڵ ئەو سبلتە بەو کەتەلۆکە بکەی، بە تەئکید ئەو سبلتە زۆرتر دەوامەکە، ئەو جیهازە چاکتر بەکار ئەهێنرێ. بۆیە بەڕێزان ئەتوانین وا تەشبیهیکەین ئەم قورئانەی کە خوای تعالی بۆ ئێمە ناردوێتی وەکو کەتەلۆکێک وایە کە خوای تعالی بۆ ئێمەی مرۆڤ ناردوێتی تا بزانین چۆن معاملە لەگەڵ یەکتری لەگەڵ خۆمانە، لەگەڵ خودی خۆمانە و لەگەڵ یەکتریا و لەگەڵ ئەو بوونەوەرەی کە تایە ئەژین چۆن معاملە بکەین. بۆیە ئەگەر بەپێی ئەو کەتەلۆکەی وەکو دووبارەم کردو، ئەگەر تعبیرەکە دروست بێ، یعنی ئێمە وا داینین و لەفزی ئەم زەمانە قسە بکەین، ئەو کەتەلۆکەی کە خوای تعالی ناردوێتی بۆ ئێمە کە قورئانە فێرمانەکە ئێمە چۆن معاملە بکەین و بە چی شێوەیە معاملە بکەین بەختەوەریمان دەسەکەوێت. بۆیە خوێندنەوەی قورئان و تێگەیشتن لە قورئان هۆکارێکی ترە لەو هۆکارانەی کە ئینسان بەختەوەر ئەکا. دوعاکردن بەڕێزان هۆکارێکی سەرەکی بەختەوەریە، چونکە دوعاکردن پەیوەندی تۆیە لەگەڵ خوای پەروەردگارە. زۆربەی کێشەکانی خێزان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ پەیوەندی تۆ یان خێزانەکەت، یعنی هاوسەرەکەت، یعنی پەیوەندیتان لەگەڵ خوایە مەزبوط نییە. بەو دوعایە پەیوەندی پتەوەکەی لەگەڵ خوای پەروەردگارە. زۆر جار من خەڵک هاتۆتە لام کێشەی هەبووە، کێشەی خێزانی هەبووە، وتمە پێی وتمە ذکری خوا زۆر بکە، دوعا زۆر بکە، لە خوای تعالی زۆر بکە بپارێرەوە. ئەو هەر ئیلحاحێک کرد، ئاخر مامۆستا یعنی ئەویست وەکو چۆن بڵێ
چارەسەرێکی بۆ بدەزمەوە چۆن هەندێک مامۆستا یعنی کاتێک هەر کەسێک کەچێتە لای هەر کێشەیەکی یەکسەر ئەڵێ سەحرت لێکراوە، یەکسەر ئەڵێ تۆ جن هالە گیانتە. یعنی ئەو قسانە کە زۆربەی ئەوانەی کە لەو بوارە ئیشەکەن هەر ئەڕۆی تەلایەن یەکسەر ئەو بابەتە ئەهێنەکایەوە، یعنی یەکسەر ئەڵێن تۆ ئێوە سەحرتان لێکراوە، ئێوە جن لە گیانتانە هەیە، با ڕقیەتان بەسەرا بخوێنم. ئەویست من لەو بوارەوەی بچم، بەڵام من پێمەوت نە احتمالە خۆ سحریش لە ئێوە کرابێ، بەڵام ئەوە احتمالێکی زۆر ضعیفە. ئاخر شت ئێمە ڕۆین بۆ ئەوە ئێوە پێویستە لەسەرتان ذکر بکەن، پێویستە لەسەرتان دوعا بکەن، و بە تایبەتی ذکرەکانی ئێواران و بەیانیان. ذکرەکانی ئێواران و بەیانیان زۆر گرنگە، زۆر گرنگە ژن و پیا و خێزان ملتەزم بن پیانەوە. من لە ماڵا جاری وا هەیە ئەگەر خڕ ببین و بەیەکەوە بکرێ زۆربەی جار کە بەیەکەوەین بە جەماعی ذکرەکانی بەیانیان و ئێواران ئەخوێنین، چونکە ئەو ذکرانە هەم ئەتپارێزیە قەڵایەکە بۆ تۆی مسلمان لە سحر و لە جاد لە هەموو شتێک، و هەم لەو لایشەوە تەشجیعکەرێکە، چونکە پەیوەندی خۆت و خوا پتە ئەکە. بۆیە زۆر کەس کاتی ئەو ذکرانەمان بۆی داناوە ئەستەغفر الله، لا حول ولا قوة إلا بالله، وتمانە پێ ئێواران پێشەوەی مەغریب بێ 100 جار بڵێ لا حول ولا قوة إلا بالله بەیانیان، دوای نوێژی بەیانی 100 جار بڵێ لا حول ولا قوة إلا بالله. بەتەکید زۆرێک لە کێشەکانت چارەسەرەکە، زۆر کێشە جۆرا و جۆرەکان، نەک یەک کێشە، یعنی جۆرا و جۆری کێشەکان لەگەڵ وتری ئەستەغفر اللهە، لەگەڵ سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کە ئەمانە هەم ذکرن هەم دوعان، هەم ذکرن. تۆ سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعایە. ئەو سەحابەیە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا من شەوان هەوەسم شەو نوێژی ئەەکەم، چەندێک لەو ذکرا و دوعایانەی کە ئەیکەم بۆ سەڵاوات تەرخانی کەم. وبەی کوڕی کەعب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت چەندێک زیاتر بکەی باشترە. فەرمووی ڕبعێک لە ذکر و دوعاکانم سەڵاوات بەم لەسەر تۆ ئەی پێغەمبەری خوا. باشە؟ فەرمووی باشە، بەس زیاتر بکەی باشترە. وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر نیوەی بکەمە سەڵاوات، فەرمووی چاکە، ئەگەر زۆرتر بکەی باشترە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر دوو لەسەر سێی بکەم بە سەڵاوات، فەرمووی باشە، ئەگەر زیاتر بکەی باشترە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر هەموو ذکر و دوعاکانم سەڵاوات بێ لەسەر تۆ، باشە. فەرمووی بڵێ ئەگەر ئەوە بکەی خەم و خەفەتەکانت ئەڕوێتەوە و خوای تەعالە لە گوناحەکانت خۆشە بێت. سیر کە بڕێزان، سیر کە ذکر و دوعات چەندێک کاریگەری هەیە، خەم و خەفەتەکانت ئەڕوێتەوە. و ئاەتی قورئانیشمان هەیە خوای تەعالە لە سورەتی نوحە لەسەر زمانی پێغەمبەر نوح ئەفەرمێ، پێغەمبەر نوح ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا. أفرمي بقومكم وتم إيوة زور داوای لێبوردن لە خوا بکەن، زۆر ئەستەغفر الله بکەن. ئەگەر ئەستەغفر الله زۆر بکەن کێشەکانتان حەل ئەبێ، مناڵتان نابێ، مناڵتان ئەبێ. يعني زۆر کەس گلەی ئەوە کەڵێ مامۆ ساح دکتۆر نەمان نەگەڕین مناڵمان نابێ. والله ئەم چارەسەرە بۆ زۆر کەس دامان ناوە، وتم زۆر ئەستەغفر الله بکە. سپاس بۆ خوا دوای 2-3 ساڵ دوای ئەوە هاتەوە بە مناڵ و هاتنە بۆ لامان. والله خوای تەعالە فەرمێ ئەگەر فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. بێپارەی بێموچەی بێ ئیشی خوای تەعالە بەرەکەتی ئەرز و ئاسمانت بۆ ئەبارێنێ. بێبارانیە ئەستەغفر الله بکەن، خوای تەعالە بارانتان بۆ ئەبارێنێ. یعنی کێشەکانت هەمووی بە ئەستەغفر الله چارەسەر ئەبێ. ئەمانە ئێمە ئەسبابێکی معنەوی گرنگن، زۆر بەمان ئیهمالمان کردووە ئەزانین بەختەوەری بەشتی تەدەسەکەوێ. بەس ئەمانە ڕئیسین بەڕاستی، ئەسبابێ لە هۆکارێکی زۆر ڕئیسین بەڕاستی. جا ضرورە بۆ کاتی دوعاکردن ئەم ئادابانە ڕەچاو بکەین. کاتی دوعاکەین بە خاشع، یعنی وەکو هەست بکەین لەگەڵ خوای قساکەی، ئاوا دوعا بکەین. هەوڵ بدە خواردن و خواردنەوەت حەڵال بێ. هەوڵ بدە کاتێک کە دوعای تیا گیرا بێ، پرسیار بکەن لە مامۆسایان پێتان ئەڵێن چی کاتێ لە دوعای تیا گیرا بێ، ئەو کاتێ لە زۆر دوعا بکەن ئین شاء الله دوعاتان وەرگیرا. من ئێستا خێزانم لێرە دانیشتووە، ئەمە طبعا تەجروبەی ژیانە، ضرور نەبێ باسی ناکەم بۆتان، بەس خێزانم دانیشتووە شایەتی ئەدا لەسەر ئەم قسەی کە من ئەیکەم. ئێمە تقریبا لە ساڵی 92 زەواجمان کرد، لە 92 هەتا 96 زۆر دکتۆر گەڕاین مناڵمان ناوە. ئیتر مناڵیش نەبێ خۆی بۆ خۆی هەر ئیتر ژیانت تێکەچێ. خۆت جاری وایە تۆ ڕازیت و خێزانەکەتیش ڕازیە مناڵت دوا بکەوێ، بەس خەڵک ناتێڵێ، خەڵک تەدەخولەکە لە ماڵی خۆت لەم لا لەولا خەڵک تەدەخولەکە ژیانت لێ تاڵەکەن. ئیتر بڕیارماندا دەستکەین بە دوعاکردن. دوای ئەوەی کە هەرچی ئەسبابی دکتۆرۆمانە گرتمانە بەرسوودی نەبوو، بڕیارماندا وتمان چارەسەر لە ذکرە. خوای تەعالە ئەوە پێغەمبەر زەکەریایە تەماشاکەی داوا ئەکا لە خوای پەروەردگار کاتێک معجزەیەک ئەبینێ کە مەریەم خواردنی هاوین
لە زستانە ها لە بەردەستیا زستان بۆ خواردنی هاوین میوەی هاوینی بۆ ئامادەکراوە کاتی ئەمە ئەبینێ معجزەکان ئەبینێ کە میوەی زستان لە هاوینە خوا ئامادەی کردو بۆ ئافرەتێک کە خواپەرستە ئیتر بۆ من یعنی با پیریش بم خێزانەکەشم با بەتەمەن بێ و نەزۆکیش بێ یعنی بۆ لای خوا گرانە مناڵمان پێ بدە ئەلەوێ هنالك دعا زكريا ربه هنالك لو شو ندعاء دعواءك لخوي تعالى كاتي معجزيك بيني شتكي قورة بيني ألو كات دعوابك لكاتي بارانا دعوابك والله يتري مش بريال ما داش شوان هلسين شلون يجيبكين وزور استغفر الله بكين وزور دعابكين دعوة لأخوابكين تو والله برينا خوش ما نمان زاني خوي تعالى شو منالي نار نق منالي ودو سيو شوارو روي يعني براستي قرانا وبو لا إخوة تعالى ذكر كردن دعاء كردن هوكاري سركي بختورية براستي صلي الرحم بجهناني صلي الرحم وبيوندي خزمايتي وبتايبت دايكو باو بتايبت دايكو باو براو خوشك ما نزور زور جرينجن بيغمري إخوة فرمي صلى الله عليه وسلم هر كسي حزكا أخوة تعالى الرزق فراوانك يسا بتان لواني كيشتان باربي زور تعين نبون كيشا موچا أمانا مشكلة كي قوريك زور بيخ يزانا كان پیغمبر خدا صلی الله علیه و فرمی هر کسی حزکا رزقی بر فراوان به هر کسی حزکا تمنی دریج به لا شيء صاغ به پیغمبر خدا فرمی صلی الله علیه و سلم با پیوندی خدماتی بتوکا کاتی تو قرب بلای دای کتب بلای باو کد دسی ما شکی ایان هنی لکاتی نخوشی ایان هنی تلای خود خزانکت خدمتی انا کن با بزانی زور بی که شکانت چاره سر به بختوری رو کات مالکت خلق بینیت تا خدمتی دای کو باو کی کردو هیچ مشکلی کی نبوه لدل خوان لو انا ابو توتیان كي بواي ام دايك ام باوك وفات كتاثر اشراحات كاين سبحان الله اوان نمان تر كيش هذا سيفيك اكتر بختوري نما بختوري اوان بس رابو او دايك بيرو او باوك بيرو بويا خدمت كردني دايك باو سرداني خزم بتايبت برا خوشك بيوندي كان بتوكي توجاري كيتر او زور زور جرينجا بو اوي كبختور بي اما هنديك لا يعني ديني ام جا روينا سر هنديك لا يعني خيزاني كبيويس ايما رچاوي بكين بۆ ئەوەی بەختەوەریەکە بەردەوام بێت زۆر گرنگە هەڵبژاردننی خێزان زۆر گرنگە یعنی هەڵبژاردن چاک هەڵبژاردن با بە کوردیەکەی بڵێن چاک هەڵبژاردن زۆر گرنگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێت تنكح المرأة لأربع يعني خلق بەگشتی يعني لەبەر چوار شت ژنەخوازێ پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم لمالها هەیە لەبەر خاتر پارە ژنەخوازێ پارەکە يعني دەوڵەمەندن بنەماڵەیە دەوڵەمەندن هەیە لەبەر خاتر ناوداری جنە خوازێ هەیە لەبەر خاتری جوانی ژنێکە خوازێ هەیە لەبەر خاتر دینەکە ئیخوازێ پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم فەرمێت تۆی ئیماندار دین و ئەخلاقەکە هەڵبژێرە چونکە ئەگەر دینەکەی مەزبوط بێ شتەکانی تری گشتی جوانە بێت خەڵک هەیە ئەڕوا بە دوای جوانە ئەگەڕێ من تەلەبەم هەبووە داوای لە من کردووە کە ژنی بۆ بدۆزمەوە ئیتر منیش ئافرەتێکم بۆ دیاری کچەکەم بۆ دیاری کەوتم ئەو کچێکی چاکە ئەوانە ڕۆیشت بینیە و هاتەوە بەدڵی نەبوو خۆ کچەکە دیمەنیشیت باش بوو بەس بەدڵی نەبوو ئەو هەر مینەی بەرزتریە کرد ئیتر مشوت پێی مامۆسا بوو ئەو تەلەبێم نە مامۆسایە خۆی معلمە ئیتر پێم وتم براکەم ئەم کچێکی چاکە وتی بەخوا مامۆسا من بەمەی کە تۆ پێم یعنی ئەم کەسەی کە تۆ دەست پێمە دوت بەمەوە من 94 کشتا ئێستا گەڕاوە يعني بینیمان يعني 94 کچم بینیەوە بەدڵم نەبووە بەخوا ئەمەش بەدڵم نییە و ئیتر دەستی کرد یەک دوو ڕەخنە ئەمە واو ئەوە مشتم خوي تعالى بتبات مل اويك اخوات حزيليكي كاو جوانيك اخوات حزيليكي سبحان الله يتريكي كي دوزيو بجوري دلي خوي وابزانم سي مانغ بو چوار مانغ بو من رويش مسلداني انا مكر تماشام كر جنكي والله بجوي خوم لنا وحوشه جويم لي ابو كفرقه خوشي كسيكي ملتزمه يسش الاوروبايه كسيكي ملتزمه يعني لا يعني دينيه ويسش ملتزمه سبحان الله دعاء وهات وبولام طبعا جيلي كردبوتي والله اوي توت الراس دبشو من بدواي جوانا قران ايسا او جوانا جياني اللي طال كردو كفرك انا شكريك حرشي بو اكلنا الرازيه حرشي بو اكلنا الرازيه من نازم تشيبكم وتم خوت هلط بشرط خوت امد ديالي كرت خداك لخوته والله يتنا شار دواي منالي كان دواي طلاقي داور وي ام جا يكي كيال بجار بوش هيك من اليوم اسال اوروباش زور الحمد لله بختور ونجان شان زور خوش بو برزان جواني قوم نالم يعني جواني يعني نسبيه يعني سكسك لا من لو جوان بلاي تو لو جوان نبي جواني نسبيه يتر بدلط به مهم او يدلط بشي سري پیغمبري خاص الله سبحانه فرمي صحابه وتي پیغمبري خا داواي جدي كچكم كرديه فرمي تماشات كرديه يعني بيني توتي نا والله وتي برو بي بينه چونك بو اوي زياتر دلط نكا دلط نشي تسري دواي دلط بشي تسري تواو يتر بدواي اخلاق ودين او غري او اساسه
ئەوە ئەساسە زۆر گرنگە ئەوە و هەروەها بۆ کچیش ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەگەر کەسێکی خاوەن دین و ئەخلاق هاتە داوای کچەکانتان ئەفەرمێ پێی بدەن ئەگەر پێی نەدەن دوایی فیتنەیەکی گەورە بەرپا ئەبێ لەسەر زەویە یعنی ئەگەر کەسێکی خاوەن ئەخلاق هات داوای کچەکەی من خاوەن دین و ئەخلاق دوو صفەت دین و ئەخلاق ئیتر نابێ بگەڕێم بێژم عەشرەتی چییە بنەماڵی چییە چەندێک دەوڵەمەند سیارەی هەیە نازان ئەوان هەمووی بخەلا هیچی حساب نییەوە دین و ئەخلاقەکە پێغەمبەری خوا ئەوەی کردوتە شەرت مادام دینی هەیە یعنی خوا ناسە واخلاقي شيء يعني ظلم ناقه اذا هي الدين دار بس اخلاقي مضبوط نيه ديني يعني مثلا بقول من نيويورك بين فرزه بس اخلاقي ليه جنا خرافه جني كوتي في غمري صلى الله عليه وسلم وتي فلانه كس داوامي كردوها في غمري صلى الله عليه وسلم فرمي شو في مكه صحابه شو كوتي شو في مكه شنك دائما كنت كجابان شانه يعني حرب بردوام ودالك خلق جان جنا كي خويا ولا جا بردوام كنت لي لا واخلاقي جوانيه اخلاقي معاملي لقل جنا جوانيه بويا اگر دين واخلاقي جوان بفرمي اگر بيندن دواي فساد الرود على سر زبيا خراف الرود ايش كمان بيني ما نجاري وهي كوريك داوای کچێکەکە ڕێک و پێکن بۆ یەک ئەگونجێن بەڵام سبحان الله کە پێی نادەن دوای فەسادێک گەورە ڕۆدا هەتا ئاگاتە حەدی خراپەکاری دەربڕینی خۆشەویستی بۆ خێزانەکە طبعا لەیلە لەوە چ پرسیارێک لەوەیە بێ ئێوە کە گەیشتنەتە یەکتری بۆ ئێوە ئامۆژگاریمان چی بێ بۆ ئێوە ئامۆژگاریمان ئەوەیە ئەگەر مادام ئێستا ئێوە تازە هاوسەری یەکترین ئەگەر عیب و نوقسانیەک لە یەکتریە ئەبینن تازە یعنی بووە ئەوەی بووە ئەبێ هەوڵدن عیب و نوقسانیەکان یەکتری چاک بکەن دوعا بۆ یەکتری بکەن صبر لەسەر یەکتری بگرن ئەوە زۆر گرنگە بإذن خوای تعالی ان شاء الله بەو شێوەی پێتێک کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم خەڵکمان بینیە مێردەکەی ئەسڵەن ملحید بووە ئەو التزامی کردو و گەڕاوەتەوە بەلای خوا ئیتر گیری کردووە هاتووەتی نازانم چی بکەم مناڵم لێ هەیە نازانم سەق ڕوو بکەمە کوێ ئێمەش بتوانە پێی دوعا بکە بپارڕێ لە خوای پەروەردگار مدەیەکی زۆر الحەمدولله چەند ساڵێک الحمدلله ئێستا پیاوەکەش لەخوا بەزیابی کەسێکی ملتەزمە و ڕێک و پێکە ئەخلاق و ڕەوشتی زۆر چاک بوو بەڵام دینی نەبوو ئێستا الحمدلله دینیشیە لەخوا بەزیابی دەربڕینی خۆشەویستی بۆ خێزانەکەت و بۆ هاوسەرەکەت طبعا بۆ تەرەفەی من قساکەم یعنی کاتی ئەڵێم هاوسەر هەردووکی یەکدێتەوە دەربڕینی خۆشەویستی زۆر گرنگە ئەزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێکت خۆشویست پێی بڵێ ئەگەر کەسێکت خۆشویست یعنی من ئەگەر برادەرێکی خۆمم خۆشویست پێی بڵێم ئەی ئەگەر خێزانەکەی خۆمم خۆشویست یان ئەگەر خێزان یعنی مێردەکەی خۆی خۆشویست حەق نییە دایمەن پێی بڵێ حق نییە دایمەن پێی بڵێ حەقە نەک بڵێ وەڵام خۆ من پێم وتە نا بەردەوام دووبارەی کەرەوە بەردەوام دووبارەی کەرەوە ئەمە شتێکە بەردەوام پێویستی بە تازەکردنەوە هەیە بە تازەکردنەوە هەیە ئەبرێ بەردەوام ئەو خۆشەویستیە ئەو پەیمانەی لە نێوانتانە هەیە بەردەوام تازەیکەیتەوە زۆر گرنگە چاوپۆشی لە هەڵەی یەکتری چاوپۆشی لە هەڵەی یەکتری ئیمامی ئەحمەد ئەفەرمێ نۆ لەدەی ئەخلاق لەدەیە لەدە بەشە نۆ بەشی ئەخلاق بریتیە لە چاوپۆشی ئەزانن یعنی ئەو پیاوە ئەو ئافرەتە کە شتەکانە بینێت یعنی خۆی لە هینەکە یعنی هەمومان هەڵەمانێ هەموو لایەک ئێمە و بەرامبەرەکەیشمان هەڵەمان هەیە بەڵام عاقڵ ئەو کەسەیە کە چاوپۆشیەکە دوایی لە کاتی خۆیەوە بە عاقڵانە ئامۆژگاری عاقڵانە بەبێ ئەوەی ئەسڵەن ئەو ئەحسەین بکە بۆیە ئەو چاوپۆشیە نەبێ لە هەردوولاوە ژیان زۆر قورسە طبعا لە سەرەتای شتۆزە قورسە هێواش ئەو چاوپۆشیە دروستە بێ هێواش بۆیە جاری وایە کچ و کوڕێک یەکیان زۆریش خۆشەوێ دوایەوە ئەگەن یەکتری بەڵام بەهۆی ئەوە چاوپۆشیان نییە بەرامبەر بە یەکتری لە ئەخیرا نەتیجە نەگاتە تەڵاق و زۆریشمان بینیوە زۆر کەسەیە چونکە چاوپۆشی نەکردوێت لە ورد و بچووک لە ورد و گەورەی هەموو شتەکان ئەکۆڵێتەوە پیاوەکە یعنی تەدەخل لە هەموو شتێکاکە طبعا بەخوا ناکرێ بە یەکەوە وەسفدانەوەی یەکتری ئیستا کاتێک پیاوەکە شتێکی چاکەکە کورە هەر لەگەڵ خۆیان عەلاقەیەک میوە دێنێتەوە دەستخۆشی لێ بکە پیاوەکە خوای تەعالا تۆ بۆ ئێمە بێڵێ ئەگەر تۆ نەبی ئێمە ڕوو بکەینە کوێ قسەیەک ینی وەنی بەڵام زۆر گرنگە دێیتەوە ژنەکەت چێ شتێکی کردووە دەستخۆشی لێ بکە مەڵێ من جارێک کردم هەموو ڕۆژە بیکە کاتێک تێرە خۆیت و ئەو ناوماڵی پاکە و مناڵی بۆت پەروەردە کردووە هەموو شتێک مەزبوطە دێیتەوە بە ماڵ حەق شکری بکەیت و هەروەها بە پێچوانێشەوە ئەم پیاوە کە دێتەوە لە ماندووە لەبەر خاتری تۆ حەقا دەستخۆشی لێ بکە ئەو دەستخۆشیە لە هەردوو لاوە زۆر گرنگە بەوەی بەختەوەری لەو ماڵەیە دروست ببێ جلسەی عائیلی زۆر گرنگە ئێوە سبەی طبعا مناڵتانە بێ و ئەمجام ئەبن بە عائیلەیەک زۆر گرنگە جلساتی عائیلی دانیشتنی عائیلی بەیەکەوە لە سەرنان لە کاتەکانی ترا لە مناسباتە بەیەکەوە کۆ ببنەوە بەیەکەوە کێشە و مەشاکلی یەکتری باس حەلکەن یعنی المهم دانیشتن بەیەکەوە خۆشەویستی دروستەکە ئێستا تۆ کەسێک ئەگەر هەفتەی جارێک یەکتری ببینن و بەیەکەوە دانیشتن نیو سەعاتێ و دەمەتەقێ بکەن هەر براتیش دوو برات هەیە
برایەکیان دائیمەن دائەنشن و دەمەتەقیەکەن و یعنی سەردانی یەکتریتان زۆر زۆرە برایەکیش لە ساڵی جار یەکتری بینن کامیان خۆشەویستە لەلات طبعا ئەویان کە زۆر یەکتری بینن بۆیە ضرورە لە هیچ نەبێ لە ڕۆژێکە یەک دوو جار جەلساتی عائیلیتان نەبێ بەیەکەوە زۆر گرنگە بۆ ئەوەی کە بەختەوەری بەردەوام بێت خۆشەویستی بەردەوام بێت لەو ماڵە کەم داواکردن داواکاری زۆر لە مێردەکەت مەکە بۆیە کەم داواکردن زۆر چاکە و ئەمە بە پێچەوانەیشەوە پیاوەکان باز زۆر هەموو شتیان داوا نەکرد لە خێزانەکانیان تو ئەگەر توانی شتێ بکەی لە ماڵە خۆت بیکەی پێویست ناکە ئافرەت ئەمە بکە ئافرەت ئەوە بکە ئافرەت ئەمە بکە پێویست ناکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕۆیشتایەتەوە بۆ ماڵ ئیشی ناو ماڵ خۆی کرد حتى جاری وابوو جلوبەرگەکەی و کاتە خەڵک پینەیە کرد چار نەبوو قماش نەبووە کاتێ جلوبەرگەکەی بدڕیایە یا پێڵاوەکەی بدڕیایە پێغەمبەری خوا خۆی دانیشت پینەیە کرد ئەمە لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله علیه و سلم یا پێویست ناکە هەموو شتێ ژنەکە ئەمە بکە ژن بگاتە چییە بگاتە چەند شتە بۆیە هاوکاری یەک بن طلبات کەم حتا طلباتت کەم بێ لە هەموو کەسێ ئیسەر لە هەر کەسێ ئەگەر من ئێستا بەو گەنجەکە خەریکی تەسویرەکە بڵێم کوڕ ئەمە بکە کوڕم ئەوە بکە با کوڕیشم بێ ئەمە بکە ئەمە بکە ئەمە بکە ئەمە بکە ڕاستی بێزارە بێ بێتاقەتە بێ بەڵام ئەگەر شتێ زۆر ضرور بوو پێی بڵێم باقی شتەکانەوە بەرچاوی خۆم هەڵسم خۆم بیکەم لە ڕاستیە خۆشەویستی زیاتر ئەبێ و محەبەتی بۆ من زیاتر بێ با پیرم عمری 85 ساڵ بوو ئەگەر بینی بێتەنها خەوێکی بینی دەربارەی ئەوەی کە خەوێک هەبوو من لەگەڵ باپیرما قساکەم خەوەکە زۆر تەئسیری بوو لە زۆربەی سوشیال میدیا بڵاو بوویەوە ئەو کاتە ئەو باپیرما عمری 85 ساڵ بوو یعنی چەندین جار تووشی قاچشکان و حوزشکان و ئانەی هاتبوو بەڵام بەو هەموو ناڕەحەتی و نەخۆشیە زۆربەی ئیشەکانی خۆی کرد من نایەتە بیرم لە لای باپیرما دانیشتم داوای جامێکی ئاوی کردبێ لە هیچ کەسێ نەبوو گرنگیدان بە منزەر و جلوبەر بوو خۆجوانکردنەوە بۆ یەکتری مەڵێ من هام لە ماڵە کەی ضرورە من هام لە ماڵە چۆن ئێستا بۆ ئەم شوێنە هاتی بە بیجامەوە نایی بۆ ئەم شوێنە هاتی هەندێ دەستت هێناوەتە خۆتە لەوانەیە دەستنوێژێکی ڕێک و پێکت گرت بێ دەم چاوت پاک شۆرد بێ یعنی خۆتت مەزبوط کردە لە ماڵی جارجار ضرورە ئاوا نەک جارجار مەگەر نەکرێ ئەگینا پێویستە ئاوابی بۆ یەکتری ئیبن عەباس فەرمێ من چۆن حەزەکەم دایمەن خێزانەکەم بە جوانی ببینم ئاوا حەزەکەم منش خۆمی بۆ جوان کەمەوە ئەمە بۆ پیاوانیش بۆیە خۆ جوانکردنەوە خۆشەویستی دروستەکە ئەزانن ئێستا تۆ لە ماڵە ئەو مناڵەتە کە دایمەن تەرتیباتی مەزبوطەوە جلوبەرگێکی جوانە کاتەبەر دایمەن سەری شانە کردووە هەر لە ماڵ خۆتە هەر لە خۆ زیاتر خۆشت ناوێت حەزەکەی بانگەکەی ماچەکەی ئەوە زیاتر خۆشەوی لەوەکانی تر بۆیە بەڕێزان ئێحتیمامدان بە مەنزەر جۆرێک لە بەختەوەری دروستەکە ئیسراحەت بە دڵەدا زۆر گرنگە بۆ یەکتری خۆمان جوان کەینەوە خۆمان مڕەتەب بکەین تاکە هەر لە جێگاکە دەرچوی خۆمان مڕەتەب بیتۆزێ ئەو جێگایە کاتی هەڵەسی لەسەری تەرتیبی کە ناوماڵەکە تەرتیب کە شتەکانت جلوبەرگەکانت کە دایەکەنی بیکەرە دارە یعنی تەرتیبات زۆر ضرورە ئەوە زۆر گرنگە بۆ یەکتری ئەوە بکەین تەنازول لە هەندێک مەسائل هەندێک بابەت هەیە تۆ و خێزانەکەت تۆ هەندێک لەم ناڵەکانت هەبێت هینێ یعنی تۆ ڕێیەک تێ ئەوان ڕێیەکی ترێ جارجار تەنازول بدە بە ئەوانیش فێر بن تەنازولت بۆ بدەن جارجار تەنازول بدە بۆ خێزانەکەت یان خێزان مەڕۆ سەر شاخی شەیتان و نەیتە خوارەوە جارجار توش تەنازول بکە تو ئەڵێ با دەرچین ئەم ێوارە دەرچین بڕۆینە مەسەلەن دەرەوە خێزانەکەت بۆی ناگونجێ مێردەکەت بۆی ناگونجێ باجارێک ئەگەر وتی بۆم ناگونجێ ئیشم هەیە مەوعیدێکم دا ئیمکانیاتمان زۆر نییە با موچە بێ قەیچێکە تۆ تەنازول بدە ئەو تەنازولدانە بۆ یەکتری زۆر گرنگە زەردەخەنە و پێکەنین بەدەم یەکەوە بەڕێزان لە ئەو پەڕی ناخۆشی و ناڕەحەتیابی با بەدەمی مێردەکەتەوە دائما دەبەخەندەبی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەو ئافرەتانە ئەکا کە زۆر چاکن زۆر ئیماندارن ئەفەرمێ ئەگەر بیبینی هەلە خۆتە دڵت مرتاح بێ بە پێچەوانەش بە پێچەوانەوە هەرچی خەم و خەفەتی دەرەوە و کاسبی و ئیلاکی و بێموچەی و چی و هەیە مەیڕشێنە سەر خێزانەکەت خۆ ئەگەر ڕوتیش ناخۆش بێ تازە ئەو هەر ژیانەکە خۆ بەو ڕوو ناخۆشیە حل نابێت کێشەکان بۆیە هەوڵدە ڕوت خۆش بێ دەرچوونیش لە ماڵ جارجار لە هەفتەیەکە جارێ لە مانگێکە جارێ دوو جار دەرچوون و دەرەوە و بە تایبەتی بۆ پارکێک بۆ شوێنێکی گشتی بۆ شوێنە خۆش بەڵام ئاگات لە شتین ناشەرعی بێ شتێک نەکەی ناشەرعی بێ ئەوانە زۆر گرنگن بەڕاستی فۆرمات دەکەن هەرچی مەشاکلەکانیان نامێنێن زۆر خۆشە و زۆر گرنگە چەند ملاحەزەیەکی تری گرنگ هەیە بە خێرایی ئاگادارتانەکەمەوە لێ ئەگەر هەڵەیەکت کرد عیب نییە بە خێزانەکەت بڵی داوای لێبوردنەکەم هەروەها بە پێچەوانیش زۆر احتیاطیان تۆ بۆ لە شوێنێکی تر هەڵاکەی بە خەڵکی تر ئەڵێ ئەی تۆ خێزانەکەت لە هەموو کەسێ مستحقتر نییە من زۆر جار بە خێزان و بە ماڵەوە ئەڵێم بە ژن بابێت بە خێزانەکەم هاوسەرەکەم ئەڵێم گوێ بە مناڵەکان مەدە با مناڵ نەبنە هۆکار بە ئیمان تێکدەن هەر لاخیرە من و تۆ بە تەنیا ئامێنینەوە با زۆر ڕێز لە یەکتری بگرین
هاوڕێیەکی باش بین بۆ یەکتری ئەو زۆر گرنگە. کاتێک ئەگەر پیاوەکە تووڕە بوو یان ئەگەر ژنەکە تووڕە بوو خۆ ئەوێتی جارایە ژن تووڕابێ با خۆمان نەکەینە هین هەر نابێ ژنەکەمە لە کاتی تووڕەبوونە یەکسەر بێدەنگ بەو شوێنەکە بەجێبێڵە ئەو شوێنی کە تایە تووڕەبوون بەدەنگ بەجێبێڵە و ئەوە زۆر زۆر گرنگە. ئەوە ڕۆژێکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو بە ماڵی عەلی زاوای کە ئامۆزایەتی و زاوایەتی مێردی فاتیمەیە چوو بە ماڵیان فەرمووی ئەوە کوا عەلی ئامۆزات کوا عەلی ئامۆزات بە فاتیمە وتی وڵا تووڕە بووە و دەرچووە لە ماڵ تووڕە بووە ئەبێتەوە شتانە ئەبێ عاقڵی ئەوەیە کە تووڕە ئەبی دەرچی لە ماڵ. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆیشت سەیری کرد عەلی لەناو مزگەوتا خەوتە لە ماڵ تووڕە بووە حەزی نەکرد کێشە دروست بێ ڕۆیشتۆ لە مزگەوتا خەوتە لەبان خۆڵەکە و کاتە مزگەوت خۆڵ بوو. جا ئەمیش چوو فەرمووی ئەبوو توراب هەڵسە لەوە ناو ئیمام عەلی نراوە ئەبوو توراب ئەلەوە شک لەسەر خۆڵەکە خەوتە بوو فەرمووی ئەبوو توراب هەڵسە بردنیەوە ئاشنی کردنەوە لەگەڵ یەکە. جا ئەوە زۆر گرنگە و شتانە ڕوو ئەدا. بۆ ئەوەی تووڕەیەکان تیش بخۆیتەوە باشتر وایە ئەگەر کاتی تووڕەیی ئەگەر ئینسان تووڕە بێ ئەگەر بە پێوە بێ باش وایە دانشێ ئەگەر دانشت بێ مەس ئیسراحەتی تر زیاتر بەخۆی بدا پێ ڕاکێشێ هەڵاژێ ڕاکشێ ئەگەر هەر تووڕەیەکەت ئین نەبوو باش وایە هەڵسی دەستنوێژە تازەکەیتەوە. ئەمانە هەمووی تووڕەیی نایەڵێ حیفە ئینسان بەردەوام تووڕەیەکەی بەردەوام بێ لەگەڵ خێزانیا لەگەڵ هاوسەریا هەتا ئەگاتە حەدی ئەوەی کە ئەگاتە خوا پەناماندا ئەگاتە شتی خراپ. ئەمجا هەرچەندێک لە مێردەکەت تووڕەبی ئەمە بۆ خوشکانمە هەرچەندێک لە مێردەکەت تووڕەبی مەکە تەلەفۆن و تەلەفۆن بۆ براکەت بکە یا بۆ باوکت بکە یا بۆ ماڵەوە بکە یا بۆ دایکت بکە بیکەنە خاتر خوا هەرچی مەشاکل هەیە کاتێ من ئەکۆڵمەوە لێ سێرەکەم ئاخیرە ئەوە مۆزوعەکەی تەلەفۆن یەکسەر تەلەفۆن مەیکە هیچ کەسێک لە مێردەکە دڵسۆزتر نییە بۆ تۆ هیچ کەسێک لە مێردەکە دڵسۆزتر نییە بۆ تۆ قەت مشکلەی خۆت مەگەیەنە دەرەوە ئیلا مەگەر کەسێکی دڵسۆز یار بوو لا زۆر پێویست بێ مامۆسایەکی ئاینی دڵسۆزتانە خزمتانە کەسێک زۆر پیاوێکی ساڵح هەیە لە بین هەردوو لا قەینە ئەگەر مشکلەکەتان پێویستی کرد ئاخر حەد بێن لە مشکلەی خۆت بۆ کەس باس مەکە. باسی ئافرەتێکم گێڕاتۆ لە وتارێکی ئینیشە باسی ئینێکەکەم ئافرەتێک ئەڵێ کێشە هەبوو لەگەڵ مێردەکەیە کێشە هەبوو لەگەڵ مێردەکەیە یەک هەفتە طبعا ڕۆیە بۆ ماڵی باوکی یەک هەفتە مێردەکەی نەڕۆی شوێنە دوای هەفتەیە مێردەکەی هاتبووە چۆ شوێنێ چوە شوێنە خۆی حازر کرده بوو بڕێ قسە بکە تاوەکو وەزعەکە لەگەڵ ماڵی باوکە حەلکە وتی هەردام لە دەرگا ئافرەتەکە کە وتیان ئەوە یەکسەر ئافرەتەکە پیریم و خێزانەکەت و باوشی پێما کرد و لەبن گوێچکما وتی هیچ باس مەکە یەک وشەمبەیان باس نەکردەوە وتمە ڕۆیشتەوە بە سەفەر سیرکە ئەمە زۆر پێویستمان بە ئەو جۆرە ئافرەتانە هەیە بە ئەو جۆرە خوشکانە هەیە کە کێشەکانیان نابەنە دەرەوە نایڵن کەسی تر پێی بزانێ ئەو تەلەفۆنە لە کاتی مەشاکلە بەڕێی من یەکسەر قفڵیکەن داواکارم لەخوای پەروەردگار هەمومان بەختەوەرکە ژیانی بەختەوەری بەڕاستی براینە خوشکینە یعنی بەوە دروستە بێت کەوا ئینسان هەم لەلایەن دینیەوە هەوڵدا شارەزایی هەبێت و معلوماتی دینی بزانێت زۆر گرنگە و هەم لەلایەنی دنیاییشەوە گوێ لە تەجروبەی خەڵکی تر بگرن هەوڵ بدەن شت بخوێننەوە لەم بارەوە کتێب زۆرە لەبارەی چۆن ئەتوانی خێزانێکی بەختەوەر دروست بکەیت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.